تند و تیژی دژی ژنان لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی کوشتن خەریکە زیاد دەکات و دەبێتە دیاردە. ئایا ئەم قسەیە ڕاستە کە کوشتنی ژنان خەریکە دەبێتە دیاردە لە کوردستاندا و هۆکارەکانی چین؟ بینەرمان. تند و تیژی دژی ژنان وەک دیاردەیەکی بەربڵاو لە جیهاندا لەژێر چەندین پاسا و فاکتەردا ڕوو لە هەڵکشانە بە جۆرێک کە هەم کاریگەری لەسەر سایکۆلۆژیای تاک و هەم لەسەر شیرازەی خێزانداناوە. زمانی زبر، هەڕەشە، سوکایەتی، دەستدرێژی سێکسی و جەستەیی و دوجار کوشتن دژی ئافرەتان بەردەوام لەژێر پاسا و کاریگەری ئاین و دابوونەریت لە کۆمەڵگا دواکەوتۆکان ئەنجام دەدرێت. لە کۆمەڵگا پێشکەوتۆکانیشدا لەژێر باری قورسی ژیانی ئابووری و بە کۆیلەکردن و بە مۆدێلکردنی کچان و بازرگانی سێکسی بە جۆرێک لە جۆرەکان بەردەوامی هەیە. بەڵام جیاوازی سەرەکی نێوانیان واتە لە کۆمەڵگا دواکەوتۆکاندا یاسا و دەوڵەت بە شێوازێکی ڕاستەوخۆ پشتی قوربانیان ناگرن و ژنان و کچان لەژێر هەڕەشەی دابوونەریت و کولتوری کۆمەڵگادا هەست بە باڵادەستی و سەروەری یاسا ناکەن. ئەوە جگەلەوەی هەندێک جار لە کۆمەڵگا بەدەویەکاندا یاسا شەرعیەتی داوە بە تند و تیژی دژی ژنان. گەلی کوردستان بەشێکە لە کۆمەڵگەی موسڵمان نشینی خۆرهەڵات، واتە کەلتوری ئێمە کەلتورێکی ئیسلامیە لەگەڵ هەموو دابوونەریتەکانی تردا کە تێکەڵ بوون بەسەرێکە. لەناو ئەم کەلتورەدا ژن بۆتە ناونیشانی شەهامەت و کەرامەت و شەرەفی پیاو، واتە هەر لەکەکردنێکی ژن دەبێتە هۆی لەکەداربوونی پیاو. هەر بۆیە پیاوان هێندە هەستیارن بەرامبەر بە مێینەکانیان. ئەمەش هەموو جارێک دەبێتە هۆی کارەسات و مەرگەساتی لێ دەکەوێتەوە تا دەگاتە ئاستی کوشتن و پاکتاوکردنی جەستەیی، تەنانەت باوک دەستی بچێتە جەرجی خۆی و جەرجی خۆی دەربێنێ، واتە کچی خۆی بکوژێ. ئەم هۆکارە چییە؟ بۆچی تاکو ئێستا ئەم حاڵەتە نەکراوە چارەسەر بکرێ؟ بۆچی دەبێت ژنان هەمیشە ببنە قوربانی بۆ دەستی پیاوان یا لەبەر خاتری پیاوان؟ تند و تیژی دژی ژنان لە هەرێمی کوردستاندا کە درۆپی تند و تیژەکە بریتێ لە کوشتنی جەستەیی، پێت وایە بۆتە دیاردە یا لە حاڵەت دەرنەچوو کوشتنەکە مەبەست بەنای خۆی گەورە؟ پرسیارەکە سەبارەت بە تند و تیژی ئایا دیاردە یا حاڵەتە؟ وەکو زانستی ئەگەر بۆی بڕۆین بەڕاستی دیاردە یعنی ئەبێ نسبەتێکی زۆر بێ، ئەبێ بۆ نمونە لە هەموو گەڕێکێک کاشتێکی وا هەبێ، ئەبێت ڕێژەکەی لە ئاستێکی تایبەت هەبێ. ئەتوانین بڵێن حاڵەتە، بەڵام تەنها یەک کەسیش بکوژرێ هەر. پێت وایە هۆکارەکانی تند و تیژی با بڵین لە کوردستانە هۆکارەکان چین زۆرتر؟ هۆکارەکان زۆرێکن، بەعزێکی مێژوویە، بەعزێکی سروشتە، ئەتوانم بڵێم هەندێکی ئەگەڕێتەوە بۆ جۆری کولتور، هەندێکی بە هەڵە تێگەیشتنە لە دەقەکانی دین، یعنی زۆر هەیە. پێت وایە لە ئێستادا بڵێن لە هەرێمی کوردستانە با بڵین سۆشیال میدیا دەوری زۆریان هەیە لە دروست بوونی تند و تیژیە؟ دەستخۆش بۆ ئەم پرسیارە. هەر بەڕاستی میدیا چەند باشی هێناوە بۆ کۆمەڵگە و چەند توانیوێتی سوود بە تاکەکانی بگەێنێ، ئەوەنەش میدیا و سۆشیال میدیا بە جۆرێکی تر بوونەتە لایەنێکی سەلبی بۆ خەڵکی. جاران تند و تیژی لە ناو ماڵەکان ئاکرێ، هەرچەنە باش نییە، یعنی شتەکە زۆر بکرێ و بە شاراوەیی بکرێ، بەڵام هەرچۆنێ بێت تند و تیژی لە ناو ماڵەکانە بوون، لە تایفەیەکا بوو، لە لادەیەکا بوو، خەڵک زۆر پێی نەئەزانی. ئێستا کەمترین تند و تیژی ئەدرێ بە ڕاگەیاندن، ئەدرێ بە سۆشیال میدیا کەمپینین بۆ ئەکرێ، شتەکان زیاتر لە حەجمی خۆی گەورەترەکرێ، هەتا جۆرێک لە فێرکاری تایە سۆشیال میدیا و میدیا جۆرێک لە فێرکاری. بەڵێ ئێمە لەکو بواری میدیا وەکو پسپۆرێکی بواری میدیا چەندین بابەتم لەسەرمە نووسیوە، مقابلاتمان کردووە. هەندێک جار میدیا بۆتە هۆکارێکی فێرکاری بۆ فێرکردنی تند و تیژی، بە تایبەت لە نێو گەنجانە، لە ناو ئەوانەی کە ئەزممویان کەمە، کاتێکەش حاڵەتێک سەنسێکی تند و تیژیە بینن، زۆر جار ئەڵێن
حەزمان کردووە ینی کاتێک کە ئەچنە تەحقیقەوە ئەگیرێن و لە بواری چاکسازی گەورانان ئەڵێن ویستمانە شتی بینیمانە لە فیلمێک لە شتێکە ویستمانە تاقیکەینەوە بزانین چۆنە میدیا کاتێ ئەم بابەتە واقعیانە ئەو ڕژێنە کە لە کۆمەڵگەی خۆتا ڕوودەدات پێت وایە ئەوە هەندێک نییە بۆ زیاتر لاساییکردنەوەی ئەوانی بێگومان منیشەر ئەوە ئەڵم کاتێک کە پێشتر کراوە من ناڵم پێشتر زۆر بووە ئێستا کەمەیە ئێستا زۆر و پێشتر کەم بووە چونکە بە توێژینەوەیکی زانستی تاوەکو ئێستا لای ئێمە نییە کە وەختی خۆی ڕادەی توندوتیژی چۆن بۆ ئێستاکە چۆنیە بەڵام ئەوە زۆر زۆر شتێکی ئاشکرایە کە لەوەتی مرۆڤایەتی هەیە توندوتیژیشە بووە و لەبەر ئەوەی مرۆڤ خۆی کاینێکی لەبەر ئەوەی لە دوو جنس هەیە دوو ڕەگەز هەیە ئەمەیان ژن ئەمەیان پیاوە لەبەر هێز و بازووی پیا و زۆر جار ویستێتی ئەو هێز و بازووە بەکاربێنێ زۆر جار بەکاری هێناوە بەڕامبەر بەژن بەسەر بێمەوە سەر پرسیارەکە لەبەر ئەوەی پێشتر میدیایە نەبووە کەناڵێ نەبووە ئەم شتانە بگەێنێ بە خەڵکی شتەکان شاراوەتر بووە بەڵام ئێستاکە کە زیاتر ئەگەێنرێ زیاتر باس و خواسی بەتایبەت سۆشیال میدیای لەسەرکرێ هەست دەکەین ڕادەی توندوتیژی زیاتر دکتۆر نازانم دیوەشتر هەیە لە میدیا بڵین کللتورێکمان بۆ ئەگوازێتەوە کە زۆر جیای لە ئێمە لەوانێ ئەو کللتورش بەسەقەت بگوازرێتەوە ئێمەش بڵین کچانمان کوڕانمانە ئەنێ لاسای ئەو کللتورە بکەنەوە پێت وایە ئەمە دەوری زۆر بێیانی ئەو کللتورەی بەتایبێت لە فلیمەن مودەبلەجەکانی تورکایەتە ئێرە ئەو کللتورەی ئەوان ئەو شێوازەی ئەوان و هەڵسوکەوتەی ئەوان و مامەڵەی ئەوان زۆر جار لەگەڵ کللتوری ئێمەیە تەبانین یا یەک ناگرنەوە بەڵام ئێستاکە ئەگەر سەرنجێکی کۆمەڵگەی کوردی بی وا ئەزانی لە تورکیاژی تەنانەت لە هەموو شتێکانی چمەتە قوڵایی بابەتەکانیشە تەنانەت لە دیزایانی من ناوماڵەکانمانە لە جۆری قەنەفەکانمانە لە جلوبەرگەکانمانە وای لێ هاتووە ئێمە بە تەواوەتی کللتوری خۆمانمان بیرچۆتەوە هەڵسوکەوتمان بە تەواوەتی وەکو تورکیا وەکو تورکیەکانە ئەمەش کاریگەری هەرە زۆری میدیایە کە بەهێزی نەرم ئێستا بەس خۆ تورک کۆمەڵگەیکی مسلمان نشینن ینی بۆ ئەو جیاوازیە پێت وایە ئەوانی کە بەرهەمێنەری فیلمن بەڕاستی یعنی ئەوانش لە کولتوری خۆیان لایەن ناوە خۆی ئەمە خۆمان باشە زانین ئێستا کە تۆ ئەڕۆیتە تورکیا هەرگیز ئەو تورکایە ئەو تورکایە کە لە فیلمەکانە دەرەکەوە میسرش بە هەمان شێوە یعنی هەرگیز ئەو کۆمەڵگەیی کە نوێنەرایەتی ئەەکەن نەخێر ئەو کۆمەڵگەیە هەندێک جارەوەترێ هوەر ئاوێنەی کۆمەڵگەیە بەڵام بەڕاستی ئێستا لای خۆمانونە لەوێش هوەر ئاوێنەی کۆمەڵگە نییە کاتە فلیمە تورکیەکان هۆکارێکن بەدڵنیاییەوە باشە ئێستا با بڵێن توندوتیژی لە کۆمەڵگەی ئەمە وتمان نەبووتە دیاردە وەک کوشتنیانی وەکو کوشتن نەبووتە وەکو توندوتیژی خۆی بەڵێ دیاردەیە چونکە من بەپێی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێ یەک لە سەرسەی ئافرەتان لە جیهانە دووشاری توندوتیژە کوردستان نییە نانا لە هەموو آخر توندوتیژەکە و مەسەرەن مۆڕە لێکردنێک قسە پێوتنێک جستەی باس لە جستەیانی لێدان لە هەموو جیهانە زۆر باشە من باس لە کوشتنەکەکەم لە ئێستا زیاتر زۆر جار کە ئەمە قساکەین یەکسەر پێمان ئاخر ئێمە کۆمەڵگەیەکی موسڵمانین ئەوەمان پێ قوبوڵ نییە باش قوبوڵمە بابەوەرن لە ڕۆژ شەرع ئەو سەیریکن بزانم لە چه شەرعێکە کوشتن هەیە بەو شێوەیە وایە بێگومان لە هیچ شەرعەکانیە لە شەرعی ئیسلامە بە هیچ جۆرێک نییە یعنی تۆ پێت وایە ئەم کوشتنە لە چوە هاتووکەواتە کە لە ڕووی دینەوە نەبێ لە چۆ بۆ من هاتووە وەڵڵاهی بتەوێنێتەوێ دینی ئێمە دینی ئیسلام زۆر تێکەڵی کولتوری عەرەب بووە لە ناو عەرەبیشان ئەم مەسائلانە زۆر حەساسە زۆر بە گەورەی مامەڵەی لەگەڵا کراوە ئێمە بمانەوێ نەمانەوێ ئەم کولتورەمان لەوێەوە با بڵێن ئێمە لەگەڵ دینە کللتورە عەرەبیشمان وەرگرتووە ئەی پێت وانی هەر کورد خۆی بۆ خۆی کۆمەڵگەیەک سالارێ یعنی ئەوە نییە بڵێن تەنیا لە عەرەبەوە وەریگرتووە بێگومان ئێمە لە دینە دووشت هەیە زۆر سەرچاوی دینە ئێمە خۆ من هەرچەنە من ئیخساسەکەم ئەمە نییە و حەز ناکەم زۆر بچمە قوڵاییەوە بەڵام کە تۆ ئەچیتەوە بە مەسائلی دینیە دوو سەرچاوە هەیە ئەویش زۆر ئەساسین لە دینی ئیسلامە ئەویش یەکەم قورئانە دووەم حەدیثە لە هیچ شتێکیانە باسی ئەوە نەکراوە کاتێک چێ لایە تۆ سزاکەی بە کوشتن بیەی بە پێچەوانەوە ینی کاتێک کە قورئانە فەرمێ
ئەگەر کەسێک بکوژێ بەبێ حەق وەکو وایە هەموو دنیای کوشت بێ کەواتە تاوانەکەی زۆر گەورەیە لە شوێنێک ترا فەرمێ هەتا بە هەتایی لە جەهەنەما مێنێتەوە کەواتە هەڕەشەی زۆر گەورە هەیە بۆ ئەو کەسانەی کەوا کەسێک بەناحەقە کوژن بەس ئەمە هیچ حەقێکی تیان نییە کە تۆ بچی بڵێ کەسێک لایەوە لە سروشتی کۆمەڵگە من بچم بیکوژم حەقی ئەوەت پێ نەدراوە. خەریکە بڵێن یاخود هەروایە ژن کوژی لە کوردستانە بۆتە دیاردە پێت وایە دیاردە بێ ئێستا یا هەر لە حاڵەتا ماوەتەوە بەداخەوە تونند و تیژی بە شێوەیەکی گشتی دیاردەیە و کوشتنی ژنانیش بەرەو ئەوە چێکە بێتە دیاردەیەک و دیاردەیەکی دزێوی باویش بنمونە لە کەمتر لە 3 مانگ لە 2 مانگ و 20 ڕۆژە 15 ژن کوژراون لە ناو هەرێمی کوردستاندا ئەمە بۆ خۆی دیاردەیە ئەگەر بە پێم ئامارە بێت پێ ئەچێت ئاماری ئەم ساڵ زۆر شۆکهێنەرتر بێت لە ساڵانی تر لە ساڵی 2015 55 ژن کوژراوە لە ساڵی 2016 46 ژن کوژراوە لە ساڵی 2017 50 ژن کوژراوە بەڵام بە گوێرەی ئەم ئامارەی ئێستا بێ کە کەمتر لە 3 مانگە 15 ژن کراونەتە قوربانی دابوونەریت و کەلتور و پیا و سالاری پێ ئەچێت لە نی کۆتایی ساڵدا ئامارەکە زۆر ترسێنەرتر بێ بۆیە بەڕاستی ئەمە دیاردەیەکە و دیاردەیەکی دزێوە هۆکاری کوشتنەکە هەر شەرەفەیە چیانی من پێم خۆش نییە باس لە هۆکارێک بکەم یان پاساوێک بێ بهێنرێتەوە ئەمانە پاساون ئەهێنرێنەوە بە شێوەیەکی گشتی کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی سونەتی پاتریاریکی واتە نێرسالاری پیاو سالارە کە ژن وێنا ئەکات لە قاڵبێکە ژنی ماڵەوە ژنێکی گوێڕایەڵ ژنێکی کەمدوو ژنێکی ماڵاریکەر و مناڵبوون بۆ چێژبینینی سێکسی و لەگەڵەوەشە کۆمەڵێ داواکاری جەستەیلی هەیە بە پێی مۆدێلاتەکان ئەبێ دەستکاری پێوە تا ژن وەکو مرۆڤێک مامەڵی لەگەڵ ناکرێت لەم کەلتورەی ئێمەدا لە هەمان کاتا ژنێکی لە قاڵب دراوی چەپێنراوی بێ زمانی بێ قسەی بێڕەئی ئەبێت لە ناو خێزاندا و لە لایەکی تریشەوە بووکەڵەیەکی سێکسی وروژێنەر بە گوێرەی ئەو مۆدلاتانی کە لە جیهاندا باوە ئەمە دووش قاڵبن کە پیا وێنای ئەکا کە کۆمەلگاکە بەم شێوەیە دروستی ئەکا لە لایەکی ترەوە ئێمە کۆمەڵە دژبەیەکمان هەیە لەم کۆمەلگایە ئەو لەماوە جیهانگیری سەرتاپای هەموو وڵاتانی گرتۆ توی مەش بەشێکی لە وڵاتانە و مۆبایلەکانی دەسمان و ئەنتەرنێت کرانەوەیکی زۆر هەیە خەڵک ناتوانێت بە گوێری ئەو دابوونەریت و کەلتوری کە لە کۆندا هەبووە بەڕێ بکە و جگەلەوە میدیاکان کۆمەڵێک وێنا و فیلم و کۆمەڵێک مۆدیلی ژیانی وروژێنەر کۆمەڵێ لە شێوازی ژیانی تر ئەخەنە بەردەمی خەڵک ئەخەنە بەردەمی گەنجەکان لە لایەکی ترەوە کۆمەلگاکە یاخود پیاوانی کۆمەلگاکە دەستیان گرتۆ بە کۆمەڵێک دابوونەریت و کەلتورۆ کە نابێ بنمونە نابێت کچێک لە سوۆسیال میدیا دەرکەوێن ئەی تۆ مۆبایلت هەیە ئەی تۆ ئەنتەرنێتت هەیە تۆ کرانەوەت هەیە تۆڕە کۆمەڵایەتیەکانت هەیە لەوە ئەو تا ئێکێ لەو قوربانیانەکە بەهۆی زۆر دەرکەوتنی لە سوۆسیال میدیایە کرایە قوربانی بڵاوکردنەوەی وێنەکانیان ئەیان کاتە قوربانی یعنی کۆمەڵی دژبەیەکی زۆر هەیە ئێستش کۆمەلگای ئێمە ساغ نەبووەتەوە پیا و خۆی ساغ نەکردوێتەوە چی ئەوێت لەم کۆمەلگایەدا و ئەوێت ژنەکان چۆن بێت ئەمە بۆ هەر خەتای پیاو ئەگرینی ئای لەم شتەیە تۆ پێت وایە ئەمە خەتای پیاوە یا خەتای ژن خۆیەتی بمبورە بە معنای مەبەستم لە قوربانیەکە نییە یعنی توێژی ژن چی ناو ئەنەی ناو بنێت جنسی ژن خۆی هەندێکە بۆ نمونە دایکی کچەکەەوە ئەکە باوکە کە کچەکەی بکوژێ پێتوانێ ئەمەش ڕاست بێ خۆی بەڵێ ژنان دەوریان هەیە لەم تونند و تیژیەدا بەڵام ژنانێک کە بە ڕەگەز ژنن لە ڕووی بایۆلۆجیەوە ژنن بەڵام پەروەردەکردن و مێنتاڵەتی ئەو ژنانە پەروەردەکردنی ئەو ژنانە پەروەردێکی پیاوانەیە پەروەردەیەکی پیاو سالارە بەنمونە لە باسمان کرد کۆمەلگای ئێمە چ جۆرە ژنێکی پەسەندە بۆیە ژن لەبەرەوەی کە پەسەند بێ کۆمەلگا قبوڵی بکە ئەڕواتە ناو ئەو قاڵبەوە کە کۆمەلگا لی داواکە بۆی دایکی ئەو کچە یاخود هەر ژنێکی تر کە دەستی ێسە بنمونە لەم قوربانیانەدا بڕۆ ناو کۆمنتەکانەوە بیخوێنەوە ئەوەندی کە ژن سەرزەنشتی ئەکات کەمترینی پیاوانە بڵێ هۆکارەکە ئەوەیە مێنتاڵەتی ئەم ژنانە لە چوارچێوەی ئەم کۆمەلگایانەدا لە قاڵب دراون ئێستا پیاو هەر لە ڕوشتە ڕێشەوە
ئەتوانێت بە شورتێکەوە بچێتە دەرەوە لە ناوچەوە تاکو ئێرەدا پۆشێ و هەر لە ڕوشەرەوە باشە پیاوێک ئاوا بچێتە دەرەوە خەڵک بەربارانی ناکە خۆ ئەو شەرعیشە دەڕووی دینەوە نەخێر بەڵێ نەخێر کۆمەلگا بەربارانی ناکە کۆمەلگا بەشێتی ئەزانن بەلانی کەمەوە بەڵێ بەشێتی ئەزانن بەڵام کەس دەستی بۆنا بەڵام وەرە ژنانی ئێمە لەسەر شەقامەکان بەجلی داپۆشتا فەرم و بەجلێکی کوردیەوە بڕۆ لەسەر شەقامەکان بزانە چەند سیارە تەحڕوشت پێکە بزانە چەند خەڵک تەحڕوشت بەس پێکە پێتوانێت لە ئەوروپاش ئەوە هەر هەیە ئەگەر قانون نەبێ تحڕوش لە هەموو شوێنێک هەیە ناکرێ بڵین لە شوێنێک هەیە لە شوێنێک نییە بەڵام زیاتر لەو کەلتورانەدا هەیە کە کەلتورێکی داخراو کە کەلتورێکی پیاو سالار کە قیمەتی ئینسان وەک ئینسان بوون تێدانە بە ڕەگەز تحلیل دەکرێت بە نمونە لە سعودیە لە وڵاتی ئێران ئەوەندەی تحڕوش ئەوەندەی دەستدرێژیکردن بۆ مناڵ بۆ ژنان لەم ناوچانەدا هەیە لە عێراقدا لە یەمەن لە ئەفغانستان لە هندستان کە قیمەتی ئینسان بە ڕەگەزەکەیەوە هەیە ئەوەندە لە وڵاتانی ئەوروپا مەسەلە ڕەگەزە یا بڵێن کەپتی جنسیە خەفەکردنی جنسی واکە ئەخر بۆ ئێمە ئەڵێن جەندەرە بەسەلەکە ئەو ناسنامە ئەو ئایدیە جەندەرەیە ئەو دابەشبوون و تەقسیماتەیە کە لە ڕووی کەلتوریەوە کراوە کە دوو ڕەگەز ڕاستە لە ڕووی باەوە جێوە جیاوازن بەڵام دەیان کلاسیفیکیشن کراوە لەسەر ئەم دوو ڕەگەزە دەیان جیاکاری کراوە لەسەر ئەساسی بوونی دوو ڕەگەزی جیا ڕاستە دوو ڕەگەز ژیایە بەڵام ناکرێتەوە هەموو هەڵسو و کەوتێکت هەموو مافود ئەرکێکت لەسەر ئەساسی ئەمە دابش بکرێت بینینی کۆمەلگا بۆ ژنێک و بۆ پیاوێت بۆ کچێک و بۆ کڕێک بۆ دوو مناڵ لە سەرەتاییەوە جیا بکرێت ئەمەیەکە وای کردو ئەم جیاکاریە دروست ئێمە 30 ساڵە خاوەنی حکوومەتی سلێمانی بە تایبەتی بە شارێکی کراوە بەناوبانە بەس پێت وایە وایە حکوومەتی هەرێم چی کردووە بۆ نەهێشتنی ئەم جیاوازیە جندریە بۆ نمونە سەتانەوەی خەڵک ئێستا نازانن جندریانی چی بسەڵێت ئەی چیتان کردووە مەسەلەن ئەمە حکوومەتە ئەمە ئەحزاب ئەمە ڕێکخراویش ئەوەی کە تا ئێستا ئیشی کردووە لەسەر ئەو بەسەرانە ڕێکخراوەکانن ڕێکخراوەکان کاکسۆران مشکیلەکەمان لەوەیە کە ئەڵێن کووە ئێوەی میدیا نەهاتوون بەردەوام کامێرەکانتان بەشانەوە بێ بە دوای کاری ڕێکخراوە بن تەنها لە 25 نۆڤەمبەر و لە 8 مارسا بیری ڕێکخراوەکانیان ئەکەوێتەوە بیری چالاکوان و بیری قەزەی ژنیانەکەوێتەوە ئەیهێنە سەر شاشەکان ئێوە ڕۆژەکانی تر لەکوێن ساڵەکانی تر لەکوێن من بخۆم شایەت حاڵم لە ساڵی 2000 من لەگەڵ ڕێکخراوەکان کارەکەم ڕێکخراوی NPA نەرویجی یەکەمین ڕێکخراو بوو کە بەڕاهێنەری لەسەر مستەوای شەرق ئەوسەد پێگەیان لە بواری جەندەردا لە 2003 بۆ 2004 کۆمەڵێک ڕاهێنەر یەکەم تیم بوون لە ڕۆژهەڵاتی ناوەندی شاکە دروست بوون من ئەمە شتێکی تریش بڵێمێکی تر لە هۆکارەکان بۆ زیادکردنی ئەم دیاردەی ئەوەیەکە مەحسوبیەت و منسوبیەت زۆرە ئەو کەسانی کەم تاوانانە ئەنجامێن زۆر جار پشتیوانی بە کەسێک ئەبەستن ئەمە بەڕاستی ڕۆڵی ئەرکی حکوومەتە کە هیچ سازشێک نەکرێت و هیچ کەسێک لێ خۆش بێت ئەمانە لە پاڵ مەسئولینە دەربازە با ئینسافێک لەگەڵ مەسەلەی دین و مؤسساتی دینی شاب بکەین یعنی بە پێی هیچ شەرعێکی دینی هیچ نسوسێکی دینی پێتوانێت ئەمە هەر کەلتوری کۆمەڵگەی ئەمەی دروست کردووە کەلتور و دین پێکەوە دین بۆ خۆی ئەگەر نسوسی ئەدیانەکان سیرکەین هەموو ئەدیانەکان و بە تایبەت ئاینی ئیسلام کە لە ناوچەی ئێمەدا زۆری نین خەڵک هەڵگری ناسنامی ئاینی ئیسلامی هیچ نسوسێکی ئاینی نییە بڵێ بیکۆژە هیچ نسوسێک نەتەنانەت لە قورسرین حاڵەتە کە حاڵەتی زینایە ئەڵێ جەڵدیان ئەەکەی ژنەکەش و پیاوەکەش بەڵام لەناو کەلتوری ئێمەدا کەلتورەکە زاڵترە بەسەر ئایندا کەلتورەکە و پیاو سالاریەکە بەنمونە دەیان وتاری پیاوانی ئاینیمان لایە ئەوانی کە خۆیان بەڕابەرایەتی ئاین دەزانن کە لە میدیاکانەوە بڵاوەکرێتەوە بە شێوازێک گفتوگۆ ئەکا لەگەڵ خەڵکەکەیا و خطاب ئەیا بۆ خەڵکەکە هانی ئەیات بۆ کردنی توندوتیژی هانی ئەیا بۆ سیرکردنی ژن بە کەمینە بە بچووک بە جەستە سەیری ئەمە چەندین ڕێکخراوی خوشکانمان هەیە لە کوردستان مەبەست ئەوان دەوریان چی بوو یعنی تۆڵی ئەمە خوشک ژنانی ئیسلامیش فێمینیزم نازانم هەر تەنیا دەوریان ڕێکخستنی ژنان بۆ حیزب هەموو ڕێکخراوەکان بە خوشکانەوە بە ڕێکخراوە چەپەکانەوە بە ڕێکخراوە نێو دەوڵەتیەکانەوە لێرەدا کاری باشیان کردو بۆ مەسەری ژنان بەڵام
ئەو ژنانە نین کە بڕۆنە سەرمین بەرفتوا بدەن ئەو ژنانە نین من لەگەڵ هاوڕێکانمان لە خوشکانی یەگرتو لە خوشکانی ئیسلامی هەموو ڕێکخراوەکانیش هەمومان بە کۆدەنگی دژی ئەم کوشتنەی هەمومان بە کۆدەنگی دژی ئەوەین کە بەم شێوەیە ئاین ئەکرێتە بەهانەیەک بۆ کوشتن ئاین ڕاستە و خۆ ناڵێوەرە تۆ ئەمە بکە لە ڕێگەی ئاینەوە بەڵام خوتبەدانی ئەو کەسانە ئاخاوتنی ئەو کەسانە شێوازی مامەڵەکردنی ئەو کەسانە لەگەڵ قەزایەکانە بە شێوازێکە کە تۆ دەفعکات بۆ ئەوەی کە سەیری ژنکەی بەتلێت ژنان بکوژی هەمومان لەسەر ئەمە کۆچین بەڵام ئەوە پیاوانن کە ئەوە ئەکەن و ژنانیش لەبێدا دەوریان هەیە دەوریان هەبوو بەڵام تا چەند گویان لێگرێ چەند گوێ لە بەڕێکخراوەکانی تر گیراوە تا گوێلەوان بگیرێت باسی میدیامان کرد گلەیت لە میدیا کرد کە نان بەدەم باشە ئەی پێتوانێ هەر ئەو میدیایە ژنان هانەدا بۆی کە دەرچن لەو دابوو نەریتی کە هەیە ئەو وەزع دروست بێت کە هەم ژنیشتیا بێتە قوربانی هەم کۆمەڵگەش مەبەستمە کۆمەڵگە بە شێوەیەکی پلەبەندی بەرەو کرانەوە ناچێت بە شێوەی بازدانێکی سەقەت زۆرجار ژنان بەرەو کرانەوە بن خۆی میدیا یعنی ژنەکەنە کاڵایەک بزەبت خۆی میدیا بە دوو شێواز دەوری هەیە لەم قەزیە یەکێکیان ئەوەیە کە ژن وەکو کاڵایەک بەکارهێنێ بە نمونە هێنانی ئەم مۆدلانە بۆ سەر تەلەڤیزیۆنەکان و بەو شێوازە ڕەونەقدارە یان هەڵخەڵەتێنەرە یا بەگوێکە ئێستا من جیا بوومەتەوە لە دوای ئەوە نەزەواج زگوردیەتی سەڵتی زۆر خۆشە ئەمە هاندانە بۆ جیابوونەوە لە لایەکی ترەوە مناڵێکی تەمەن 20 ساڵ 21 ساڵە گەنجێکە تازە جی کلاسێکی پێەیە بۆ نموناڵێ من لە مانگێکە بە 4 دەفتەر ئیش ئەەکەم من بەچی ئەمانە پێ ئەمە وا ئەکات لە باگراوندا لە مەسجێکی تری پێ بۆ گەنجەکان کە ئەگەر بەم ڕێگەیە یا تۆش بڕۆی بەم شێوەیە زوو خەونەکانی ئەمە خەتای ڕێکخراوی ژنانە یا خەتای میدیایە نەخێر ئەمە خەتای میدیایە ڕێکخراوەکانی ژنان من خۆمێکێکم لەوانە بە سەدان جار لە مقابلاتەکانە باسمان کردووە ئەمە هەڵەی میدیایە تکایە ستۆپ ئەمە مەکەن لە کۆتاییدا وەک دەردەکەوێت ئەوە ئاین نییە یاخود بەتەنیا ئاین نییە هۆکارێک بێ بۆ ئەوەی کە پیاوان بەرامبەر بە ژنان تۆند و تیژ بن تا ئاستی کوشتن بەڵکو دەتوانین بڵین ئاین وەک دەقەکان بێبەرین لەم کوشتنانەی کە ڕوودەدەن ئەوە دابوونەریت و هەست و نەستی ئینسانەکان خۆیانە یاخود دەرونی ژاکاوی ئینسانەکان خۆیانە بە تایبەتی لەم ناوچێدا کە هۆکارێکی سەرەکین بۆ کوشتن سوپاس کە بینەرمان